بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش دەکرێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازاڕ بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوودڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش دەکرێت. شاری مانچستەر یەکێکە لە شارە گەورە و کاریگەریەکانی شانشینی یەکگرتووی بەریتانیا. خاوەنی زیاتر لە 100 مزگەوتە و موسڵمانان ڕێژەی لە 122 دانیشتوانی ئەو شارە پێک دەهێنن. کوردیش یەکێک لە پێکهێنەرە سەرەکیەکانی کۆمونیتی موسڵمانانە. کورد ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەریتانیا و وڵاتان ژمارەیان لە زیاد بوونە. لە پاڵ ئەمە خێزانی کورد و وەچەی دووەمی کورد لە بەریتانیا شوێن پێی خۆی دەگرێت. ئەمەش ئالەنگاری لە بەردەم پەروەردە و پاراستنی شوناسی ئاینی و نەتەوەی دروست کردووە. کارزان گەڵاڵی نزیکەی 20 ساڵە لە غوربەت و دوور لە کەسوکاری ژیان بەسەر دەبات، بەڵام لە ساڵی 2015 لەگەڵ خانمێکی پۆڵەندی ژیانی هەوسەرگیریان پێکهێنا و خاوەنی 5 کوڕی ژیر و دیندارن. لە ماڵەکەی کارزان تەکنۆلۆژیا بوونی نییە، کتێب، خوێندنەوە، فێربوونی زمان و قورئان بەسەربردنی کاتی خێزانی هەیە. ئەو باوکە کاتێکی باشی بۆ پەروەردەکردی منداڵەکانی لەگەڵ مارتای خێزانی تەرخان کردووە کە خاتوونێکی پۆڵەندیە و زۆر نییە بۆتە موسڵمان. بەڵام منداڵەکانی لەسەر پەروەردەیەکی جوانی ئیسلامی و کوردەواری پەروەردە کردووە. لەو ماڵە خنجیلانەیە یاساکە ئەوەیە کە دەبێت بە زمانی کوردیان پۆڵەندی قسە بکەن کە زمانی باوک و دایکیانە. بۆی منداڵەکان جگە لە فێربوونی زمانی ئینگلیزی لە قوتابخانە هاوکات هەمویان بە 4 زمانی جیاواز قسە دەکەن. منداڵەکانی کارزان هەفتەی 5 ڕۆژ لە قوتابخانەی فەرمین. لە دوای هاتنەوەش پشوویەکی کورد دەدەن و بۆ ماوەی 2 کاتژمێر لە یەکێک لە مزگەوتەکانی ڕۆژئاوای شاری مانچستەر سەرقاڵی فێربوونی قورئانی پیرۆز و فەرموودە و خۆڕەوشت و ئادابی ئیسلامین. ئەم خێزانە لە هەفتەیەکدا ڕۆژێکیان بۆ فێربوونی زمانی عەرەبی بۆ منداڵەکانیان تەرخان کردووە. ئێستا کارزان هەوڵەکانی خۆی بۆ پەروەردەکردن و پێگەیاندنی کوڕە گەورەکەی یەعقوب کە تەمەنی 9 ساڵە تەرخان کردووە بۆ ئەوەی فێری قورئان لەبەرکردن و جوان خوێنەوەی قورئان بێت. الله ئەکبەر الله ئەکبەر. وەرن با پێکەوە چیرۆکی ئەو خێزانە کوردی ئەوروپیا فێری ماناکانی پەروەردە و تەرخانکردنی کات و دوورخستنەوەی منداڵ لە مۆبایل و تەکنۆلۆژیا ببینین. السلام علیکم مارتا جان. ئەوە خەریکی چیت؟ بەیانی دروستەکەم. زۆر باشە. هێلگەکان چی هێلگەی کوردی خۆمانە؟ ئەرەوەڵا من زوو ئەچین بۆ مریشکەکان کاپتەکەم. زۆر خۆشە. ئەوەش نیسکێنە هەز لێ نیسکێنە بۆنانیوانی؟ وەڵی جاوەکە هەش بێ خۆشە. یاقوب جان کاکە جان توانی یارمەتیمان بی؟ ئەوانە بۆ بەرە باوەی جان. ئەناس ئیلیاس وەرن باوکە جان یارمەتیم بە. ئەوە بەرە باوکە جان. بەناوی خوا بینەرانی بەڕێز ڕاستەکەی ئێستا ئێمە لە ڕەمەزانە نین چەند ڕۆژێکی ماوە بۆ ڕەمەزان
بەڵام ئێمە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە خۆ ئامادەکردنمان بۆ ڕەمەزان و خۆشەویستی مناڵەکانیش هەر بۆ ڕەمەزان ئەم مەنزەرەیەمان هەڵواسیوە گلەیمان لێ مەکەن کە ئێمە سەرنانی بەیانیە خۆین خۆی گەورە ڕۆژوو هەموو لە قوبوڵ بکات جا ئێمە بەیانیان زوو هەڵەستین لە دوایەوە مناڵەکان دێنە خوار وردە وردە ناخواردنی ئێمە بەم شێوەیە ئێمە ناخواردنمان هەر ئاوایە ینی ئەوە نیە بڵێین بۆ کامێرە بێیان بۆ شتێک بەم شێوەیە ئێمە دانیشین و مناڵەکان هەموو لە چواردە بەیەکەوە لە نزیکی یەکەوە دانیشین تا نزیک بین خۆشترێکە جا ئێمە لەگەڵەوەشە مێزی ناخواردنمان نییە لەگەڵەوەی کە مێزی ناخواردنمان نییە قەنەفەشمان نییە هەر سونەتی دانیشین لە عەرزا و هەر لە عەرزەکەشە دانیشین زۆر مرتاحترێک و خۆشترێکە بەلامانەوە خۆشە؟ میسکینە خۆشە؟ نو؟ خۆشە؟ من ناوم کارزانە خەڵکی باشووری کوردستانم ماوەی 20 ساڵێکە لە بەریتانیا لە شاری مانچستەرە ژیم ژیانی هاوسەریم پێکهێناوە و خاوەنی 5 منداڵیشم ساڵی 2007 کە گەشتمە بەریتانیا کە نیشتەجێی مانچستەر بووم یەکەم هەنگاو کە نام بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بوو و هەروە بێتەوە لەگەڵەوەشە پێویستمان بۆ بوو کە ئیش بکەین چونکە ژیان قورس بوو هەوڵمدا لێەوە ئیش دۆزمەوانێ ئیشی مەطعەمم دۆزیەوە کە قاپشۆردن بوو بۆ ماوەی 3 ساڵ من خەریکی قاپشۆردن بووم لە مەطعەمێکە و بە ڕۆژیش خەریکی لفلێت بڵاوکردنەوە ینی وەستانمان نەبوو ئیتر هەوڵمانەدا هەم خوێندن بەڕاستیش ژیان ئەگەر دێتە وڵاتە زۆر قورتە هەنی تۆ هاوڕێ کەسێکی تیان نییە یەکەم هەنگاویش کە ئەیبێ بینیت فێربوونی زمانەکەتە شانبەشانی ئیشەکەم هەوڵمدا بخوێنم کە پێویستێکی سەرەکی بوو زمانزانی کلیدی هەموو سەرکەوتنێکی زمانزانینە ئەبێ فێری زمانەکە بی سەرەتا تا هەنگاو بنێتە ناو ترە ژیانی لە هەر وڵاتێکا کە هەیت ئێمەش بە تایبەتی کوردانی کە دەینە وڵاتە پێویستە هەمومان سەرەتا خۆمان فێری زمانی ئینگلیزی بکەین لە ئێستادا من ئیشی سەرتاشی یەکەم و ماوەی 14 ساڵە ئەو ئیشاکەم زۆر مرتاحیشم خۆشەویستێکی زۆریشم بۆ دەلاکی هەیە هەر لە شاری مانچستەری شەکاکەم لە ساڵی 2015 بیرم لەوە کردەوە کە ژیانی هاوسەری پێک بێنم والحەمدوللا من ژیانی هاوسەریم لەگەڵ مارتەخان پێکهێناوە خێزانم خەڵکی ئەوروپایە و وڵاتی پۆڵەندە و لە ئێستادا خاوەنی 5 منداڵین والحەمدوللا خێزانم شایەتمانهێنا و موسڵمان بووە سەرەتای بیرکردنەوەی من لە هاوسەرگیری لەگەڵ کەسێکی غێرەدینی خۆم غێرە زمانی خۆم تەقالید و هەم وڵاتی خۆم تۆزە قورس بوو کاتی ویست تا بیرکردنەوە و تاوەی کە ژیان لەگەڵ دروستکەی خۆی گەورە بۆی ئاسان کردم الحەمدوللا ژیانمان پێکهێنا و خێزانم دینی کاتۆلیک بوو من موسڵمان بووم پراکتیس و ئیتر من بەردەوام لە عیبادەت و کاری ڕۆژانی خۆم الحەمدوللا ئیتر خۆی گەورە مناڵێکی پێبەخشین ئیتر خێزانم دیراسەی دینەکەی کرد من یارمەتی دەری بووم کاوەی کە دینی من چۆنە ئیتر لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی تەقالید و ڕێزگرتن و چی کەم بەرەو کوێتی بەرەو شوێناتی بەڵام من بە هیچ شێوەیەک زەختم لێ نەکردووە و قەتیش نەویستۆ زەختی لێ بکەم کەزانم لەگەڵ یاقوب و خۆیان سەفەری کوردستانیان کرد بەبێ من چونەوە بێ و دوایەوە گەڕانەوە ماوەیەکی پێچوو ئیتر خێزانم بە منیوتی من بە موسڵمان شتەکەش بۆ من شتێکی زۆر خۆش بوو لەوێە الحەمدوللا ئێستا خێزانم کەسێکی موسڵمانە متدەینە حیجابە و هەروە بێتەوە زۆر پشتیوانی مناڵەکانمە لە ڕووی دەرسە دینیەکانیانەوە و هەروە بێتەوە خۆی گەورە
هەنگاو بەنگاو منداڵ و هەدیی تری پێبەخشیوین الحەمدوللا دوایەوەتر خۆی گەورە کاکە یاعقوبی پێبەخشیوین کاکە یاعقوبیش الحەمدوللا ئەو کوڕە گەورەکەمانە دوایە و کاکە ئیلیاس پێبەخشیوین دواییش کاکە ئەنەسی پێبەخشیوین وارووا بێتەوە زەیدیش کاکە زەید هەومان تۆزێک تووڕەیە لەگەڵ ڕێیانە و ئەم ناوانەش ئەگە بڵم لە ١٩٥ خێزانم خۆی ئەم ناوانەی لێناون زۆری حەز بەو ناوانە بووە و ئێستاش ژیان بەردەوامە و لەخوا بەزیابێ ژیانێکی زۆر خۆشە و بەزەوە چێت تۆزێک لە ژیانی ئەوروپا قورسە بەیانیان مناڵەکان ساعات 6:30 لە خەو هەڵەستن ئامادەم بۆ نوێژ بەیانی وتر لە دوایەوە ناخەونەوە بەردەوام دوای نوێژەکانیان دەستەکەم بە دەرس خوێندن مراجعی مەکتەبیانەکەنەوانێ ئێتر بەپێی مەکتەبی عەرەبیان هەیە و هەروە بێتەوە ڕۆژانەی مەدرسەی قورئانیان هەیە کاچم بۆ مزگەوت لە دوای مەکتەبی ئینگلیزی مراجعەکانیانەکەن و مراجعی قورئان لەبەرکردنەکانیانەکەنەوانێ و ئەگەر دوای ئەوانەش کاتمایەوە مناڵەکان خەریکی ئەو خوێندنەوەی مەکتەبی ئینگلیزیانە بن خۆی گەورە هیدایەتی ئێمەش و ئەو عایلە موسڵمانانەش بن ئەو عایلە کوردانەش بن کە لە ئەوروپا ئاژین بەڕاستی سەختە لێرە هەنی هیچ کات نامێنێتەوە کە تۆ خەریبی لەگە مناڵەکانتە کاتەکە زۆر کەمە فریا ناکەویت بەڵام ئەلحەمدولیلا هەوڵی تەواوە دەینێمە ئینشاءڵڵا و هەوڵی باشمان داوە خۆی گەورە ئیستیقامەیان پێ ببەخشێ ئینشاءڵڵا من کەسێکی سادەم لە ڕاستیە هەر لە ناو ماڵیشە سادەیان هەر خێزانیشم وەک خۆم هەر سادەیە ژیانێکی سادەمان هەڵبژاردووە دوور لە مۆبایل و لە ئایپاد و تەکنەلۆژیە ڕاستەکەی ژوورێکی پسکۆلەمان داناوە بۆ خۆمان حەزەکەم کاوە پسکۆلەشە زۆر دڵخۆشم تایە لەبەرەوەی هەمومان لە نزیکی یەکین دوور نەکەوینەوە لە یەک وەروە بێتەوە کاتەکانمان کە لە ماڵەوە بین بەیەکەوە کاتەکانمان بە کتێب خوێندنەوە بەڕێکەین و بۆ پسکۆلەکانیش قەڵەمیانەیە دەستی تر لەسەر دیوارە نووسن مشکلەمان نیە وایت بۆردێکمان بۆ داناون لەوێش تر بۆ خۆیان هەوڵی خۆیان دەدەن تر بە هەر شێوەیەک بێ بنووسن کاک یاعقوب 8 جزء قورئان بە خوێندنەوەیە و 4 جزء قورئان بە لەبەرکردنە و خێزانیشم هەوڵم داوە لەگەڵیە کاویش فێری خوێندنەوەی کوردی ینی کەلیماتە عەرەبیەکان ببێ مناڵەکانیشم لەخوا بەزیابێ ئێستا هەمویان زمانی کوردیان زۆر باشە هەروە بێتەوە زمانی پۆڵەنیان زۆر باشە عەرەبیەکەش یاعقوب و ئیلیاس بە دەرەجەی 1 لە پلەی باڵایان لە مەکتەبیانە لە عەرەبیە و ئەنەسیشمانەوە ئەمساڵ چۆتە مەکتەبی عەرەبی زۆر باشە هەوڵی باشی دەم لەگەڵیان وەروە لێرەوە مێوە سوپاسی سەنتەری مەولەوی بکەم لە تەمەنی 4 ساڵی بۆ 5 ساڵی یاعقوب یەکەم ساڵی بوو چوو ئەوێ بەڕاستی لێرە سوپاسی بێپایانیانەکەم بۆ یەکە بە یەکەیان دەستی ماندوویان ئەگوشم خۆشم لە ماڵەوە هەوڵێکی بێپایانیان لەگەڵا دەم ینی ئەو پەڕی توانای خۆم چونکە نامەوێ هەم کولتور و هەم زمان و هەم وەچێ خۆمان لەبیر بکەین لەکوێوە هاتوین ئێمە کوردین زمانەوە بۆ لە ڕووی زمانە زانین و لە ڕووی خوێنەواری هەموو ناڵەکانم ئەلحەمدوللا باش ئەو ڕۆژانەی کە لە ماڵە بم ڕاستی کاتی خۆم لەگەڵ ئەم پلەوەرانە بەسەرە بم هەمان مریشکمان هەیە هەم کۆترمان هەیە زۆر خۆشە لەگەڵیانە هەمیش مناڵەکان دڵخۆشە بم پێیان لەگەڵ پەلەوەرەکانە جێوێکی خۆشە بینە سەر حەوشێکی بچکۆلانەمان هەیە ژیانێکی سادەمان دروست کردەوە بۆ خۆمان
ما شاء الله ما شاء الله. كاكا يعقوب كاكا يعقوب ورم هلكانە بابەری نەژوورەوە. ئەم کۆترانەشمان هەیە بەس بەخوا جیاکەیان باشیش نییە. ئەوە دوو بێچووە ئەوە لەم لاوە بێچووە ئەوە بۆ خۆی لەسەر هێلکە نیشتووە. ئەم دوانە زۆر نازدارن. طبعا مێیەکەیمان دووسێ مانگ ڕۆژ دوایی سوبحانەڵڵا گەڕا. سلام علیکم. چۆنی باشی؟ من ناوی مەرتایە، من هەڵکی پۆلۆنیە، من لە یوکەی 16 ساڵ ئاژیم. وەڵا دەرێبوردن ناکەم. ئێمە کوردی زۆر قسەمەکە من تێگەم باز زۆر قسەمەکەم. من لە ئینگلیزی ئێستا قسەمەکەم دەرێبوردن ناکەم. باشخانم کریسیانی بوو، بەڵام کاتێک کارزانم ناسی ئیتر هێدی زیاتر فێری ئیسلام بووم و بەویستی خۆم بووم بە مسڵمان. کەس فشاری لێ نەکردوم، کەس پێی نەوتوم ئەبێت ئەمە بکەیت، کەس پێی نەوتوم ئەبێت سەرپۆش بکەیت. هەموو شتێکم بۆ خۆم و بەویستی خۆم کردووە. And when we have the first child, کاتێک یەکەم منداڵمان بوو ناوی یعقوبە. ئێستا من پێشتر ناوی ئۆلیڤەرم بۆ هەڵبژارد چونکە زۆر حەزم لە ناوی ئۆلیڤەر بوو. پاشان هێدی کە دواتر بووم بە مسڵمان، یعقوبیش گەورە بوو لەگەڵمان ئەوە فێری ئیسلاممان کرد. بۆیە بڕیاریدا کە خۆی ناوەکەی بگۆڕێت. ئێمەش ڕێزیمان گرت و لەسەری ڕێککەوتین و ئێستا ئەو ناوی یعقوبە. دواتر کە بووم بە مسڵمان و زانیاری زیاترم لەسەری هەبوو، هەموو شتێکم زانی. بۆ نمونە کە چۆن لە ئیسلامدا ناو لەسەر ناوی باوک و باپیریان دائنێن، نەک وەکو ئەوروپا. بۆیە لەوە بەدواوە ناوی هەموو منداڵەکانمان بە پێی ئیسلام داناوە. ئیتر ناوی ئەوروپیمان بۆ هەڵ نەبژاردن. هەمویانم خۆشەوێت و هەموو ئەو ناوانەش کە بە شێوەیەکی ئیسلامی لێمان ناون خۆشم ئەوێن. حەزەکەم مسڵمان بم، بۆ من ئاسانە، ئارامترە. ئەگەر لە نێوان کریسیانی و ئیسلامدا تێبگەیت ئاینێکی زۆر جوانە. يلا برو بمكتب. دي برو بقى أشي بالسيارة. يلا سيركوا. دي برو دانشا. دي برو. بص إلياس جان. يلا بسم الله. Every day. هەموو ڕۆژێک کاتژمێر 8:30 خولەک مناڵەکانە بەم بۆ قوتابخانە و کاتێک 3:30 خولەک تەواو ئەبن دەچم بە شوێنیاندا. دواتر ئەگەڕێینەوە ماڵەوە. نانی نیوەڕۆیان ئەدەمێ و دوای کەمێک پشودان ئەچین بۆ مزگەوت. بۆ من ئاسانە هەموو ڕۆژێک منداڵەکان برم بۆ قوتابخانە چونکە ڕاهاتوم لەسەر ئەمە، بۆیە هیچ زەحمەت نییە بەلامەوە. منداڵەکانیشم هاوکاری مەکەن، منداڵی باشن، سپاس بۆخوا. تۆش ئەزانیت کە هەنێک جار منداڵ لە ناو سەیارەدا هاوارەکەن و یاریەکەن، بەڵام ئەم منداڵەکانی من باشن. سپاس بۆخوا ئیزعاجم ناکەن لە ناو سەیارەکەیە، لەبەر ئەوە خۆم ڕاهاتوم کە هەموو ڕۆژێک خۆم بیان بم و بشیان هێنمەوە لە قوتابخانە. دي ورا. حافظك. دي حافظ كاتكي خوش باش؟ باشا. حافظ. والله قال.
من هەموو ڕۆژێک خۆم منداڵەکان دەبەم و دەهێنم چونکە کارزان دەوامەکات بەڵام تا بتوانێت لە ماڵەوە هاوکاری منی شەکات هەر کاتێک پشووی هەبێت زۆر هاوکاری منە لە ماڵەوە منداڵەکانمان زوو ئەخەون وەک مۆبایل یان یاریەکان شتی ئالە و جۆرە بەکار ناهێنن تەنها چیرۆکێکیان بۆ دەخوێنینەوە بۆ شەو و دەخەون ڕۆژی شەمان ڕۆژی پشویانە بۆیە هەرچیەکیان بوێت ئەیکەن ئەگەر کەش و هەوا خۆش بێت ئەچینە دەرەوە ئەگەر باران ببارێت لە ماڵەوە دەمێنینەوە ئەتوانن لە ماڵەوە یاری بکەن بەڵام ئەبێت بۆ قوتابخانەی عەرەبی ڕۆژی یەکشەممەش بخوێنن ئەبێت ئەرکەکانی ماڵەوەیان بکەن بەڵام کاتێکی زۆریان لێ ناگرێت دواتر هەموو ڕۆژەکەیان بۆ خۆیانە چالاکی ئەنجامەدەین یاریەکەین و هەموو شتێک بەڵام ڕۆژی شەممەش قورئانیان هەیە بە ئۆنلاین لەگەڵ مامۆستا ڕۆز تەنها وەکو نیو سەعاتێکە بە ئۆنلاین دەیخوێنن ڕۆژی یەکشەممە ئەچین بۆ قوتابخانەی عەرەبی کاتژمێر 10 ئەچن تا کاتژمێر 4 ئێوارە من تا بزانم بە کوردی قساکەم ئەویش تا بزانێت بە پۆڵەندی قسەم لەگەڵەکات بەڵام لە ماڵەوە لەگەڵ منداڵەکاندا هەر زمانی ئینگلیزی بەکار ناهێنین چونکە دایکم و خێزانەکەم ئینگلیزی نازانن بۆیە ئەبێت بە زمانی پۆڵەندی قسە بکەن چونکە هەر کاتێک دایکم دێت بۆ سەردانمان یان بە تەلەفۆن قسەکەن ئەبێت بە پۆڵەندی بێت هەروەها خێزانەکەی کارزانیش بە هەمان شێوە دایکی و خێزانەکەی هەمویان بە ئینگلیزی قسە ناکەن بەڵکو زۆربەیان بە کوردی قسەکەن بۆیە ئەبێت منداڵەکان کوردیش بزانن بۆ داهاتوومە کاکە یاقوب گەشتە کوێ لە مراجعەی سوورەتی ڕەحمانە بووە نەبوو؟ بەڵێ ئەمان لەبەرکردن بوو؟ ئێستا بۆ خوێندنەوە بۆ ئەوەی زیاتر لەبەرێ ئەگەر بیقەمەوە ئەتوانم دوای لەبەریکەم زۆر باش دێڵ بەدەستەکەی بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم فيهما فاكهة ونخل ورمان فبأي آلاء ربكما تكذبان فيهن خيرات حسان فبأي آلاء ربكما تكذبان حور مقصورات في الخيام فبأي آلاء ربكما تكذبان تا بتوانم قورئان دەخوێنم ئێستاش پێش ڕەمەزان مانگی قورئانە هەروەها هەندێک پارچە کاغەزم لە ناو قورئانەکەدا داناوە بۆ ئەوەی یارمەتیم بدەن لەوەی چۆن بە عەرەبی بیخوێنمەوە حەزەکەم هەندێک سوورەتتان بۆ بخوێنمەوە سوورەتی ناسم هەڵبژاردووە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر وسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. Are you reading by Arabic? ئەمەم بە عەرەبی خوێندەوە بەڵام قورئانی پۆڵەندیشم هەیە بۆ ئەوەی باشتر لەمانەی ئاەتەکان تێبگەم بۆیە بۆ من ئاسانترە لە عەرەبیەکە و لەمانەی سوورەتەکانیش تێگەم السلام عليكم ورحمة الله وبركاته من نام يعقوبة 8 ساڵە خەڵکی کوردستانم لە شاری مانچستەر لەدایک بووم لە وڵاتەش گەورە بوومەوە لەگەڵەوەشدا دایکم خەڵکی پۆڵنیا و باوکشم خەڵکی کوردستانە الحەمدلله من ئەتوانم بە پۆڵەنی و بە کوردیش قسە بکەم و لەگەڵ ئەوەشدا بە ئینگلیزی و بە عەرەبیش ئەتوان قسە بکەم من زۆر سپاسی دایک و باوکمەکەم لەبەرەوەی ئەوان هاوکاری مەکەن
لە هەموو ڕۆژەی هاوکاری مەکەن. یەکەم شت هەڵمەستێنن، دەستم لەگەڵ خوێنن، نانی بیانی مەدەنێ ئەم بەم مەکتەب، ئەم هێننەوە لە مەکتەب، نانی نیوەڕۆ مەدەنێ، ئەم بەم مزگەوت، ئەم هێننەوە ئەم بەم بۆ شوێنی خۆترم. دوعای خێریان بۆ ئەەکەم و خوای گەورە تاجی نوریان بکات سەرسەریان. الحەمدوللا من 3 جوزئی قورئانم لەبەرە واتوان بیان خوێنمەوە. یەکەم جوزئی عەمە، دوام جوزئی تەبارەک، سێمیش جوزئی مجادلە. ئەتوانم ئێستا لە سوورەتی بەقەرەوە تا 8ەم جوزئی لای بەقەرەوە بخوێنم، گەیشتمە سوورەتی ئاعراف و لەگەڵەوەشدا وەکوتم 3 جوزەکەش ئەتوان بخوێنم. و هەروەها لە سیرەی پێغەمبەرمان دروی خوای لەسەر بێ ئەزانم کە لە دایک بە بەبێ باوک و لەگەڵەوەشدا دایکی مردووە لە 6 ساڵی، ئەو 6 ساڵ بوو کە دایکی مردووە و دواییش باپیری گەورەی کردووە تا 8 ساڵ و باپیریشی مرد کاتێ ئەو 8 ساڵ بوو. مامی بەخێوی کرد تا 12 ساڵ، دوای مامیشی مرد. ئەم زمانە کوردی کە ئیزانم باوکم ناردمێتی بۆ ساڵێک بۆ قوتابخانەی کوردی لە مزگەوتی مەولەوی، لەوێش فێری قسەکردن و پیتی کوردی بووم و لەگەڵەوەشدا ئێستا لە نووری حکمە عەرەبی خوێنم و قورئانەکەشم زیاتر ئەتوانم بە جوانتر بخوێنم. دوو شت دڵخۆش مەکە. یەکەم شت کتێب خوێندنەوەیە لەبەرەی ئیسفادەی زۆری لێ ئەەکەم، شتی زۆر نوێ ئەزانم و خوێنمەوە. و دووەمیش سەفەرکردن، لەبەرەی من زۆر حەزم لێیە بڕۆمەوە بۆ کوردستان بۆ وڵاتی خۆمان بۆ ئەوەی سەردانی خزم و کەس و کارمان بکەین. ئێمە ژیان لەگەڵ براکانمە زۆر خۆشە، هەر چوارمان قورئان خوێنین بێکەوە. لەگەڵ ئەوەشدا دایک و باوکم فێری کوردی و پۆڵەنی و عەرەبیمان ئەکەن و لەگەڵ ئەوەشدا بێکەوە ئەم چوار برایانەمان خۆشی بەسەر بین بێکەوە و هەمومانمان خۆشەوە. یەکێک لە براکانم هەیە زۆر هارە، هەموو کاتێک بەزمێکەنێتەوە بەڵام دوای ئاشتەبینەوە بێکەوە. ناوشی ژرەیدا، تەمەنی 3 ساڵە ئێستا. بەنسبەت باوکم کوردە و دایکم پۆڵەنیە، زۆر دڵخۆشم لەبەرەوەی دوو کەڵچەرمان هەیە و هەردووکیان موسڵمانن و یەکترمان گرتووەتەوە و ئینشاڵڵا عایلێکی باشتر دروستەکەین. وەلەو عەتڵانەیە کە هەمە وەکو هاوین یارمەتی باوکمە دەم، لەبەرەی باوکم دەلاکە، ئەویش ئیشی دەلاکیەکە، یارمەتیە دەم و هەم خۆمیش فێرە بم چۆن دەلاکی بکەم. من ناوم محەممەد پاندۆرە. ئەلحەمدوللیلا من خەتیبم و هەروەها مامۆستای ئاینیم بۆ کوڕە گەنجەکان لە ئێواراندا. یاعقوب قوتابی مەدرسەکەمانە. ئەو براکەی ئەلیاس ماوەی 3 ساڵە لەگەڵمانن. قورئان و وانە ئاینیەکانی لای ئێمە دەخوێنێت. ماشاءالله کارزانی باوکی لەو کاتەوە بیر و بۆچوونی باشی لەسەرمان هەبووە، بۆیە ئەلحەمدوللیلا دێن بۆ مەدرسە. یاعقوب یەکێکە لە باشترین قوتابیەکانمان. ئەلحەمدوللیلا لە خوێندنی قورئاندا ماشاءالله زۆر شارەزایە و بەباشی دەخوێنێتەوە. لە ماڵەوە هەوڵێکی زۆر دەدات. بەم دواییانە کەمپەینی پۆستەری ڕەمەزانمان هەبوو، ماشاءالله پلەی یەکەمی بەدەستهێنا. لەوانە ئاینیەکاندا باشەوە ئەلحەمدوللیلا ئەو یەکێکە لەوانەی دەتوانیت بڵین نمونەیەکی جوانە بۆ ئوممەی ئیسلامی لەم ناوچەی جیهاندا. شتێک کە هەوڵ دەدەین سەرنجی بخەینە سەر ئەوەیە کە چۆن نەوەی گەنجی موسڵمان ببێتە بەشێک لە کۆمەڵگە و بەشێک بێت لە کۆمەڵایەتی بە ئیسلام وەک بنەمای سەرەکی. و دووەم لە ناو کۆمەڵگەی بەریتانیدا
چۆن ئەوە بەڕێوە دەبیت بەبێ ئەوەی پێچەوانەی فێرکاریە نەریتیەکانی ئیسلام و سونەتی پێغەمبەر بێت درودی خوای لەسەر بێت. بۆیە ئەلحەمدولیلا یعقوب بەشداری لە هەموو کەمپەینەکاندا دەکات. پەیوەندیمان لەگەڵ قوتابخانەکەشی هەیە. ئەگەر قوتابخانە ئینگلیزیەکەی لە هەر شتێکدا کێشەی هەبێت، پەیوەندی بە مزگەوتەکە یان منەوە دەکەن. هەروەها ئێمەش پەیوەندی بە قوتابخانەکەی یعقوبەوە دەکەین. لایەنێکی ناوازەی یعقوب ئەوەیە کە ماشاءالله باوکی کوردە و دایکی پۆڵەندیە. شتێک کە زۆر قورس دەبێت بە تایبەت لەم بەشەی جیهاندا پاراستنی فێرکاریە ئیسلامیەکانە، بەڵام ماشاءالله دەبێت پیرۆزبایی لە دایکی بکەین و سوپاسی ماندووبوونی بکەین، چونکە سەرەڕای ئەوەی تازە بووە بە موسڵمان زیاتر لە زۆرێک لە دایک و باوکانی تر پەرۆشە بۆ فێرکاریە ئیسلامیەکانی ئەلحەمدولیلا لەم ڕووەوە. بۆیە ئەمە شتێکە کە لە یعقوبدا زۆر دیارە. دەبینین کە ماشاءالله لە هەموو زمانەکاندا سەرکەوتووە، زۆر هەوڵ دەدات پەیوەندی لەگەڵ هەموو کلتورە جیاوازەکان بپارێزێت. کوردی، پۆڵەندی، ئینگلیزی و زۆر بەباشی دەیان بەستێتەوە بە مۆدێلی فێرکاری ئیسلامیەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله جاني مزگەوت خۆشە لەبەرەوەی ناتوانم خەڵک بناسم لە وڵاتی ترەوە هاتوون، هەیە ئەفریقیە، هەیە عەرەبە، هەیە خەڵکی ئەم وڵاتەن ئینگلیزن. لەگەڵ ئەوەشدا کاتێ قورئانە ئەکەمەوە قورئانەکەشم خوێنم، واستەگەم نووری قورئانەکە لەسەر ماڕژاوە و هەست بە دڵخۆشی زۆر ئەکەم. بۆ هاوڕێیانە ئەڵێم کە من ئەیان ناسم، ئەڵێم وەرن بۆ مزگەوت با لەوێ تۆزێک فێری دینی خۆمان بین، لەبەری تۆ ناتوانانی بڵێ من موسڵمانم و هیچ نەکەی لەبارەی ئەوە. ئەڵێم وەرن با تۆزێک فێری قورئان بین، قاعیدە نوورانی یان تەجوید، وەرن با فێری سیرەی پێغەمبەر بین درودی خوای لەسەر بێ. When I start convert to the Islam, they've been very difficult for me because it's a different language. سەرەتا کاتێک کە بووم بە موسڵمان زۆر بۆم قورس بوو، چونکە زمانێکی جیاواز بوو. دەچووم بەوانەی عەرەبی، هەموو پیتە عەرەبیەکان زانم و هەندێک لە وشەکانی شەزانم. کاتێک دەستم بە نوێژ کرد بە پارچە کاغەزێک نوێژمە کرد.
هەموو شتێکم لەسەر نووسی بوو دەمگرت بەدەستمەوە و هەموو شتێکم لەسەر ئەو پارچە کاغەزە خوێندەوە. هێدی لەوانەیە عەرەبیدا سوورەتە کورتەکان فێر بووم. ئێستا دەیانزانم الحەمدولillah ئێستا سوورەتە کورتەکانم لەبەرە و لە کاتی نوێژەکانمدا ڕۆژانە ئەیان خوێنمەوە. سوپاس بخوا ئێستا پێوەی پابەندم. ڕۆژوگرتن سەرەتا بەوە دەستم پێ نەکرد کە یەکسەر لە ڕەمەزاندا بیگرم. پێش ڕەمەزان دەستم پێکرد بە گرتنی 1 ڕۆژ و 2 ڕۆژ و شتیوە. ئێستاش ئەلحەمدولillah هەموو هەوڵێکی خۆمەدەم کە هەموو دووشەممە و 5 شەممەیەک بەڕۆژوو بم. ئینشاءالله ئێستا لە کاتی ڕەمەزاندا هەمووی ئەگرم. ساڵی ڕابردوو نەمگرت چونکە دووگیان بووم بۆیە نەمگرت. بەڵام دواتر لە مانگی 11دا هەموو ڕۆژەکانم گرتنەوە. بەڵێ ئیتر هێدی ڕادەیت لەسەر ئەمە. ئەمەی کە هەمانە من بە فەزلی خۆی ئەزانم ئەلحەمدولillah دووەمیش فەزلی کە خێزانم بەڕاستی زۆر هیلاکە. یعنی کە من لە ماڵەوە نیم ڕۆژانە 10 ساعت لە دەرەوەم خێزانم زۆر هیلاکە بە بردنیان بۆ قوتابخانە و بردنیان بۆ مزگەوت و دانیشتن و خواردن حازرکردن و دەرس پێوتنیان و هەروەها بێ خۆشم بەڕاستیش هیلاکم زۆر لەگەڵیانە هیلاکە بم لە دەرسە کوردی و عەرەبیەکانە. ئەوەی کە شتێک تری زۆر گرنگ هەیە کە بیڵم لێرەیە ماڵی ئێمە مۆبایلی تێدا نییە، ئایپادی تێدا نییە. بڵم هەر مناڵێک هەستێ بۆ خۆی لە شوێنەکە نەمهێشتووە ئەو ئەرکە قورسە و هەروان بێتەوە کە مناڵەکانیش تووشی ئەنی ئەوەیە پەرتەوازە بن ئاگایان لێمە نەمێنێ. من پێم خۆشە هەمومان لە ناو یەکا بین، پێم خۆشە گوێم لە دەنگیان بێ، گوێم لە هاوارەکانیان بێ. ئەی تۆ لە ماڵەوە چیەکەی؟ ئەو تەلەفۆنە دەستا هەڕۆی هیچ استفادەی لێ ناکەی. بام ئەگەر بێ بۆ ماڵی خوای گەورە لەوێ ڕەفیقی باش پێیاکەیت و لەگەڵ ئەوەشدا ئێمە هەمومان بێکەوە یەکە گرین لەبەرێ ئێمە وەکو برا و خوشکی یەکین، ئێمە موسڵمانین، ئێمە ئەبێ یەکتر بگرین. لەگەڵ ئەوەشدا وەرم با بۆ 2 ساعت دەرس بخوێنین. تۆ چیەکەی 2 ساعت بە ئایپادەوە یان بە تەلەفۆنەوە چی ئیسفادەیتیایە؟ هیچ ئیسفادەیتیان نییە. من و براکانشم مۆبایلمان نییە، ئایپادمان نییە، ئێمەش ئیسفادەی زۆر لە کتێب وەرەگرین. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب. Alhamdulillah, we have our Islamic school today. So inshallah, Yaqub will read to us some verses of the Holy Quran of Surah Baqarah. Bismillah. أعوذ بالله من الشيطان الرجيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. MashaAllah. Yaqub has also memorized. Yaqub, can you pray from Surah Naba? إن للمتقين مفازا. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا
رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. خواهيان نور القرآن من بسر برجاني خواهيان من بارزي للشر الشيطان لفتنة آخر زمان لعذاب قبر خواهيان أو دايك باوكاني كيامتي من على كان يندا لا فرق دين القرآن خواهيان تاجي نوريان بكيت سرسريان. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش کرا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازاڕ بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوودڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش کرا.